نێچیروان بارزانی بەرامبەر کوشتاری کوردانی حەلەب بێدەنگە و چاودێرانیش ڕەخنەی لێدەگرن. دوای داگیرکردنی گەڕەکە کوردیەکان حکوومەتەکەی جۆڵانی هەڵمەتێکی ڕەشبەگیری دەست پێ کرد. خۆپیشاندان لە ئێران دەگاتە قۆناغێکی هەستیار و ترامپیش توندترین هەڕەشەی لە تاران کرد. با پێچەوانەی ئەوەی کە لە بۆنەکانی دیکە نێچیروان بارزانی بەوە ناسرا بوو زوو هەڵوێستی خۆی دەردەبڕێت، بەڵام دوای تێپەڕبوونی نزیکەی هەفتەیەک بەسەر هێرش و کوشتار و ئاوارەکردنی دەیان هەزار کوردی شاری حەلەب و داگیرکردنی هەردوو گەڕەکی شێخ مەخسوود و ئەشرەفیە، نێچیروان بارزانی هیچ هەڵوێستێکی دەرنەبڕیوە بەرامبەر بەو پێشێلکاریانە. بەپێی لێکدانەوەی چاودێران بەهۆی ئەوەی تورکیا لە پشت ئەو هێرشەوەیە، نێچیروان بارزانی بەوە ناسراوە لە هەڵوێستەکانی ڕەچاوی هەستیاری تورکیا بەرامبەر دۆخەکە دەکات، بۆیە بۆ ڕاگرتنی دڵی تورکیا وەردۆغان تاوەکو ئێستا هیچ هەڵوێستێکی فەرمی بەناوی سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە بەرامبەر ئەو پێشێلکاریانەی حکوومەتەکەی شەڕع لە بەرامبەر کوردەی کات دەرنەبڕیوە. هێرشەکانی سەرکوردانی حەلەب لە هەر چوار پارچەی کوردستان خۆپیشاندان و ناڕەزایەتی بەدوای خۆی داهێناوە و خەڵک داوای هەڵوێستی زیاتر لە سەرکردایەتی کورد بەرامبەر بە حکوومەتی کاتی سووریا دەکات. سەرڕای بەڵێنەکانی حکوومەتی کاتی شەڕع بۆ پاراستنی هاوڵاتیان و ئەنجام نەدانی تۆڵە لە دوو گەڕەکە کوردیەکەی شاری حەلەب، بەڵام بەپێی ئاژانسی فرانس پرێس کە لە سەرچاوەیەکی حکوومەتی کاتی سووریا دەستی کەوتووە، تەنها دوێنێ شەو 300 کوردی شارەکە دەستگیر کراون و هەڵمەتەکانیش بەردەوامن. ئەوە لە کاتێکدایە بەپێی ڕێکەوتنی هەسەدە و حکوومەتی سووریا پێویست بوو هیچ جۆرە هەڵمەتێکی تۆڵەکردنەوە لە کوردانی شارەکە بەڕێوە نەچێت، بەڵام جارێکی دیکە حکوومەتەکەی شەڕع ڕێکەوتنەکەیان شکاند و پێدەچێت ئامانجیان دەرکردنی کوردەکان بێت لە شاری حەلەب بۆ هەمیشە. دوای تێپەڕبوونی دوو هەفتە بەسەر خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانی ئێران لە دژی حکوومەت ڕۆژ دوای ڕۆژ ناڕەزایەتیەکان فراوانتر دەبێت و زیاتر پەرە دەسێنێت. لەو چوارچێوەیەشدا ڕێکخراوی مافی مرۆڤی ئێران ڕایگەیاند لە دوو هەفتەی ڕابردوودا لە خۆپیشاندانەکانی ئێران 192 خۆپیشاندەر بوونەتە قوربانی. هاوکات دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا هەڕەشەی لە دەسەڵاتدارانی ئێران کرد و ڕایگەیاند ئەگەر خۆپیشاندەران بکوژن بێدەنگ نابێت و کۆتایی بە دەسەڵاتی ئێران دەهێنێت. جێی باسا ئەمڕۆژ سەرۆکی پەرلەمانی ئێران ڕایگەیاند هەر هێرشێکی ئەمریکا بۆ سەر ئێران بە ئامانجگرتنی ئیسرائیل و بنکەکانی ئەمریکای لە ناوچەکە لێ دەکەوێتەوە.